بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ ئێوارتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا ئەمڕۆ شەممە 3 ئەیلولی 2022 هاتمۆلەتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان لا چەندتەوەرێکی جیاواز پێکاتوە سەرەتا تا و توێی بارودۆخی عێراق دەکەین و ئەو پێکدادانەی کە ڕوویانداوە هەڵسەنگاندنیان بۆ دەکەین هەروەها سەبارەت بە بارودۆخی ئێستای کوردستان و ڕێگە چارە جیاوازەکان و بەتایبەتی ڕێگە چاری حیزبی کۆمستی کرێکاری کوردستان دەبیستین. ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان کۆنفرانسی چوارەمی خۆی بەست و سەبارەت بەمەش گفتوگۆیەک ئەنجام دەدەین. هەڵبەت بڕگە و بابەتی جۆرا و جۆرمان دەبێت و ڕێپۆرتاژ دەبینن بۆ نمونە سەبارەت بە خولێک کە مامۆستانی خۆبەخش لە ڕانیا ئەنجامیان داوە. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و من پرسیار و تێبینیەکانتان ئاراستەی میوانانی بەرنامەکە دەکەم. لاگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. لە یەکەم تەوەری بەرنامەکانی ئەمڕۆماندا ئاوڕێک لە ڕووداوەکانی عێراق بەتایبەتی بەغدا و هەندێک شار و شارۆچکەی تر دەدەینەوە کە تا ئاستی پێکدادان ڕوویاندا. بۆ تاوتێکردنی ئەم بەرنامەیەش سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان عوسمانی حاجی مارفمان لەگەڵدایە. ئێوارت باش عوسمانی حاجی مارف و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێتداین. ئێواری ئەو باش و سوپاسی بۆیەوە. چی ڕوویدا لە ڕوانگەی ئێوەوە؟ ئەوەی کە خۆپشاندانەکان ناڕەزایەتیەکان ئەوەی ڕەوتی سەدر هەروەها ئەوەی کە نووری مالیکی لەلایەکی ترەوە جەماوەریان ئەهاندا بوو بێنە سەر شەقام و پێکدادان ڕوویدا. ئێوە چی پێناسەیەکتان بۆی هەیە؟ ئایا خۆپشاندان بوو، ناڕەزایەتی دەربڕین بوو یاخود چی بوو لە ڕوانگەی ئێوە؟ پێش هەموو شتێ پێویستە ئەوە ڕوونکەینەوە کە ئەم جارەیان بەتایبەتی هەتا هێزێکی وەک سەدر بەخۆی و هێزە چەکدارەکانیەوە کە کەوتن چوونە داگیرکردنی پەرلەمان و یا شەڕکردن لەگەڵ هێزە ئەمریکانە یا شەڕکردن لەگەڵ هەر لایەنێکی ترا مەسەن ئەکتوانین بڵێن تەقابولی نێوان دوو هێزی سیاسی سەدر و هادی عامری کە ئەم دوو هێزە سیاسیە کەوتە بەرامبەرێکوێنی بە معنایەک ئەمێ بڵێم هەتا سەدر ئەو شکڵی کە جاران ئەیویست خەڵی بێنە سەرجادە و بە ژمارەی زۆر خەڵکی هێنایە سەرجادە بە معنایەک خۆپیشاندانە کە کوردی خۆپیشاندانەکەش تابعەکەی چوارچێوەکەی بە ئاراستە و تەوەجوی خودی سەدر بوو و لەما کاتان لەژێر ئاسۆ و سیاست و بەرنامە و نەخشەیەکە کە ئەو بۆ چەشمەکێشی لەگەڵ لایەنە شیعەکانی تر کە قەیرانێکی حکومی خۆ هەمووتان ئاگادارن لە عێراقا هەیە جۆرە گۆی کە حکومەتیان بۆ پێک نایە و هەر لایەک ئەوێ سەهمی زیاتر باڵادەسی خۆی جۆری پێگەنانی حکومەت خۆی هێزی ئەوەڵ بێ ئەمە واقعەتی چەشمەکێش و قەیرانەکانی ئەم ماوەی ئەم هێزە سیاسیە ئەحزابە تائیفی میلیشیانە کە عێراقیان بۆ لە 2023ەوە دابش کرد و داگیر کردو کە پێکەنانی حکومەتەکەیان حکومەتێکی بەشبەشێنەیە تەوافقیە بەرحاڵ جۆرێک ئەم پرۆسەیە ئەتوانم بڵێم بە بنبەستی خۆی گەشتووە بە کۆتایی خۆی گەشتووە و ئەم هێزە سیاسیانە کەوتنەتە تەقابولیەکەوە و خودی ئەم واقعەتەش کە ئەمان بە بنبەست گەشتون ناتوانن حکومەت پێک بێنن و ئێستا بۆتە شەڕی نێوان هێزە سیاسەکان هێزە میلیشیاکان بە تایبەتی شیعەکان لە نێوان خۆیانە ئەوەش ئاکامی ئەو سیاستانەیە کە پێش هەموو شتێک شکستی ئەمریکایە لە ناوچەکە و بە تایبەتی لە عێراقا و پاشەخشی لە زۆر ئەو استراتیژی و سیاسەتانی کە بوویان جۆرێک دەخالەتی ئێران و دەوی ئێران بە معنایەک ئەمێ شتێکی کە بڵێم یا بڵێن دووەم شت واقعەتێک کە غەرب و وڵاتانی زلێزی دنیا هەتا تووشیا ئێران ئەیانەوێت لە ڕۆژوڵاتی ناوەڕاستە ئاڵوگۆڕێ بکەن ئاڵوگۆڕێ بە معنای ئارامکردنەوە پەیداکردنی ئەمنیەت بۆ سەرمایە گوزاری لە ناوچەکەیە ئەو چەند ساڵی کە ئەم ناوچەیە بە شەڕەکانی ئەمریکا بە شەڕەکانی خلیج بە دەوری ئەمریکا بە چەشمەکێشی لەگەڵ وڵاتانی زلێزی دنیا بە چەشمەکێشی لەگەڵ ئێران کە جۆرێک بارگژی و ناجێگیری سیاسی و جێژاوێکی سیاسی لە ناوچەکەیە بۆ چەندین ساڵە عێراقی داگرتووە ئەم واقعەتە گەشتۆ بە دەرەجەیە کە خودی غەرب و ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و خودی وڵاتانی زلێزی دنیا ئەم واقعەتە بۆیان گونجاو نییە ئەنی جۆرێک ئەیانێ ئاڵوگۆڕێک لە ناوچەکە بکەن کە ئەمنیەت بۆ سەرمایه‌گوزاری بگەڕێنەوە
جا ئەم تەوەجوها ئەم ئاڕاستەیە چەند سەرکەوتووە بێت چەند نتوانێت جێکەوتێ ماوەکەی چەندی پێچە مەسەرێکی ترە مەبەستم ئەوەیە کە ئەم هێزە سیاسیانەی کە ئەم هێزە میلیشیانەی کە ئێستا کەوتونەتە گیانی یەکتری و کەوتونە بەرامبەرێکتی و هەر جارێ دوو لایەنەکەونە شەڕەوە بە تایبەتی ئەم ماوەیە سەدر و هادی عامری کە وەکو دوو هێزی سیاسی کە تەقابلێک حتا مەسەڵەن بڵێن قەیس خەزعەلی لە بەسرا ئەمە ئاکامی ئەو سیاسەتەیە ئەو ساتجێ ئەو ئاڵوگۆڕێکە لە منتەقەیە مەطرحە بەمانایەک ئەوەیە کە ئەو ئاڵوگۆڕی کە ئەوێ ئەمنیەت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ ئەو کۆتاییەنە بەم جێژە سیاسیە لە عێراقا بێنێ خودی ئەم هێزە میلیشیانە ڕێگرێکی جدین و ئەوەی کە چەند لەژێر سای هەردوو حربی خەلیجا دروستبوون بەڵام واقعەتی ئەم دوو هێزە سیاسیە ئەم هێزە سیاسیانە ئەم هێزە میلیشیانە ئێستا بربەستێکە ڕێگرێکە بۆ ئەوەی کە بتوانێت ئەمنیەتی سەرمایه‌گوزاری بچەرخێ و ئەم واقعەتە بۆتەوەی کە ڕێگە بگرێ بۆ ئاڕاستە و سیاسەتی کە ئەو ئاڵوگۆڕانە ئێوەکرێ بۆیە ئەم هێزە سیاسیانە بەبێ هێزی میلیشیان ناتوانن ئیدامە بن و ئەو ئاڵوگۆڕانەش کە ئەبێ لە ناوچەکەیە بکرێ ئەم هێزە میلیشیانە ئەبێ کۆتاییان پێبێ ئەمە ناکۆچیەکە واقعەتەکە ناوچەکە ڕوویەوە و بە معنایەک بەجیا لەوەش کە ناڕزایەتی جەماوەری لە تشتینەوە لە ئۆکتۆبر بە فراوانی هەبووە بەڵام ئەم قەیرانی حکومەتی کە ناتوانن دوای دەمان زیاتر لە هەڵبژاردن حکومەت پێک بێنن کە داوای دووبارەکردنەوەی هەڵبژاردنەکەن بە تایبەتی کە سەدر داوای ئەماکە و یا ناتوانن هیچ تەوافقیان کە حکومەتێک لە ئاستی ئەم هەڵبژاردنی ئەخیرانە حکومەتێک پێک بێنن ئەوەی کە ئەگەر بیدایەت شکڵ و شێوازێکی وای هەبوو کە بڵێن جەماوەرێکی بەفراوان سەدر هێنایە سەرجادە ئەوەشی کۆتایی پێێنا بە بۆچوونی من واقعەتی هاتە پێشەوە کە دوو هێزی درڕندەی میلیشیا کەوتنە گیانێکی و کەسانێکی زۆر بوونە قوربانی یعنی شێوەی خۆپیشاندانەکان جۆرێک کۆتایی هەبوو بە شەڕێکی واقعی و ئەم شەڕە زۆرتر ناوچەکە عێراق هەتا لە ئاسی ژیانە چایە و کە ئەوە ئەبیدا کەمەتریکی گەورەی بۆ سەر ماڵ و ژیان و خەڵک و خەڵکی کرێکار و زەحمەتکێش کە نائارامی زیاتر ناجێگیری زیاتر هەتا بجۆرێک مەترسی بۆ سەر ژیانی خەڵک قۆمینێکە خەومانی و ئەم شەڕە بە جۆرێک ئەگەر بڵێن لەژێر هەڕەشەی ئەمریکایە لەژێر هەڕەشەی ئێرانە کە ئەم شەڕیان پێقبوڵ نەبوو بۆ ئاراست و ئامانجە سیاسی کە ئەیانوێت لە عێراق ئاڵوگۆڕێ بکەن ئەمەکەمە مەقبولێتی نییە سەدری ناچار کرد کە پاشەکشە بکە ئەم پاشەکشە بە معنایەک ئەتوانم بڵێم جۆرێک فەشەڵێکی سیاسیە بۆ سەدر و بەڵام بە معنایە کە فەشەلێکی سیاسی بۆ سەدر بە معنای سەرکەوتن نییە بۆ جەبهەی بەرەکانی تری شیعە بە تایبەتی هاوپەیمانی و داوا ئەوانیگە یعنی واقعی قەیرانەکە بە خۆتی خۆی ماوە هەر بۆشە دوای ئەوەی کە ئەو شەڕی لە بەردەمی ناوچەی سەوزار لە بەخاکرا دوای ئەوەی کە شەڕەکەی ڕاگر سەدر بەڵام بینیمان جارێککە لە بەسرا بە شێوازی کە دووبارە بووە یعنی چێشمە کێشەکە واقعەتەکە باقیە قەیرانی پێکێنانی حکومت باقیە تونبوونەوەی هێزە سیاسەکان لە بەرامبەریەکە باقیە ئەم هێزە میلیشیاکان بۆ خۆیان واقعەتێکیانەیە هەتا ئەم هێزە میلیشیانە کۆتایینەیە ئەم هەلومەرجەی سیاسی عێراق ناتوانێت ئارامی سیاسی جێگیری سیاسی هەتا ئەمنیەت بە خودی سەرمایه‌گوزاری دابین بکات. ئێوە لە وتارێکتاندا زیاتر باستان لە ئاراستەی هەڵبژاردن کردبوو سەبارەت بە ڕێگەچارەیە کە ئەحزابی تر پێشنیاریان کردووە بۆ دەربازبوون لەم ڕێگە چارەیە ئێستاە ئەبێ بە دیاریکراوی پرسم کە بۆچی ئەم پێشنیاری هەندێک لایەن هەیەەکە هەڵبژاردننی پێشوەخت بکرێ یاخود دەست بگرێت بە هەڵبژاردننی پێشوەوە ڕێگە چارێک نییە بۆ دەربازبوون لەم دۆخێکی ئێستا عێراقی کەوتووە بەمانایەک ئەم هێزە سیاسیانە کە ناتوان هیچ تەوافقێ بکەن هیچ ڕێکەوتێ بکەن و نەتیجەی ئاکامی ئەو قەیرانە سیاسی و ناوچەیی و پێکردانی حکومت کە دەگیری بوون و ناتوانن حکومت لە عێراقا دامەزێن ئەو شێوازی ئەو چوارچێوەیی کە چەندین ساڵە بە ناوی حکومەتی تەوافقی بە ناوی حکومەتی بەربەشێنە پێکیان هێناوە ئەم پرۆسەیە بە بنبەست گەیشتووە کۆتایەت ناتوانن جارێکەمە دووبارەکەنەوە ئەگەر دووبارەشیکەنەوە حکومەتێکی
هەت مثل بۆ لە ئاکام ئەگەر زۆریشیان بۆ هاو ناچار بوون ڕێکەوتیان کرد لەبارەوە حکوومەتێکی شێوا و بێدەسەڵات و بەردەوامی بە خەیرانەکە بە بەردەوامی ئەمێنێتەوە ئەمە واقعیەتی هێزە سیاسیانە ئەوەی کە کولی جهتێک لەم پرۆسی ئاڵوگۆڕەیە کە ئەوێ زۆرترین نفوس زۆرترین دەسەڵاتیە بێ و خۆی بێتە خاوەنی ئەو ئاڵوگۆڕانە یا بێتە شەریکێکی تاوای ئەو ئاڵگۆڕانی کە مەطرحە لە ناوچەکە بەتایبەتی لە عێراقا بڵێن نەخشە و سیاسەتی تر بەکارێنێ یەکێ لەوانە ئەم شەڕێکە کردیان کە نەتیجەتەن ئەتوانم بڵێن پاشەکشێکی گەورە بۆ سەدر خودی سەدر زۆرتر داوای ئەوواکە کە هەڵبژاردننی پێشوەخت کرێ بەشێرەوەیە کە ئەگەر کە وەکو نەیتوانی ئەو حکومەتە لەسەرەوەی کە زۆرینەی دەنی هەیە پێکی بێنێ بەڵکو ئەمەی هەوڵ بە ئەو دەنگەکانی لە پەرلەمانە زیاتر بکە هەرچەنە چەند ئەگەر هەفتای هەیە بێ بە سەیش ئەو ناتوانێت ئەو قەیرانە جوڵام باتەوە ئەگەر کورسێکی زۆر لە میزیاتیش کە ئێستا هەیەی لە انتخاباتی پێشوە بەدەستێنەوە زۆر لەوە زیاتیش بەدەستبێنێ قەیرانەکە بەخۆتی خۆی باقیە هەر بۆ معنای کەوتم هێزی میلیشیا لە ئارایە هێزی ئەم هێزە سیاسیانە بەبێ هێزی میلیشیان ناتوانن حکومت پێک بێنن ئیداری کۆمەڵگە بکەن و ئاڵوگۆڕەشی کە لە مەطرحە بۆ ئەمنیەتی سەرمایە گوزاری مەقبولیەتی ئەم هێزە میلیشیانە نەماوە نابێ میلیشیانە لە ساحەی سیاسیە بن ئەگەر بە معنای ڕۆژئاوا و وڵاتانی زێدەزی دنیا بیانەوێ ئەمنیت بە سەرمایەگوزاری دابینکەن ئەمە کەوتۆتە تەناقوزێکەوە ینی بەمانە وەزەکە انتخابات کرێ نەکرێ قەیرانەکە ناتوانێت جواب باتەوە ئەسڵی قەیرانەکە پێکهێنانی ئارامی سیاسی پێکهێنانی ئەمنیەت بۆ سەرمایە گوزاریە و ئەمە تەناقوزێکە هەتا کومێزە میلیشیانە بەلایەکە نەکەوێت هەتا ئیتفاقاتی دەولی ئیتفاقاتی ناوچەیی وڵاتای ناوچەیی بەلایەکانەکە ئەم قەیرانە بەردەوامە بێ و ئەم هێزە سیاسیانە مەئەسات و کاریسە و حاڵەتی سیناریۆی ڕەشن بۆ واقعەتی عێراق کە قابلە ئەشکالی کە شەڕ دووبارە بێتەوە هەرچەنە شەڕ بە قازانجی هیچ یەکەم هێزانە نییە بە قازانجی ئەمنیەتی سەرمایه‌گوزاری نییە بۆیە لەلایەن ئێرانەوە لەلایەن ئەمریکاوە هەتا لەلایەن تورکیاوە هەوڵی ئەوەیان کە جۆرێک وەزەکە ئارام کردەوە ئەمە ئاراستەکەی بەڵام واقعەتی پێک هاتی ئەمێزە سیاسیانە بەرەوکوێبە ئەوە نادیارە و قمارێکی گەورەی بۆ خودی ناوچەکە بۆ خودی دەول کارکردی ئەمێزە سیاسیانە ببوورە دەنگ نایە هاوڕێن هێنە بۆ بەڵە ئەڵەو خەڵکی ئەگەر بە کورتی وەڵام دەن و خەڵکی چی ڕێگەیەکی لە بەردەمدا لە دۆخێکی وەهادا دوو شت بەڕێ مەطرحە دوو لایەن مەطرحە یەکیانەوەی کەسە واقعەتی ڕوویاوە شەڕی نێوان دوو هێزی سیاسیە کەوتووەتە گیانی یەکترێ کوشن چەکی قوڵ بەکارێنن ئاربجی بەکارێنن هەتا مەسەمڕی ئەلیکۆپتەر هاتوتە سەر هێزەکە ئەمە شەڕی دوو لایەنە خەڵک هیچی پێ ناکەێت لە شەڕەکە ئیلا بێ خۆی پارێزێت دوورکەوێتەوە لەو شەڕە و نابێ بێتە خۆ پیشان دەر نابێت بێتە ناو ئەو شەڕەوە گرنگترین شت لە واقعەتی یۆک ئێستا ئەوەی کە لە بەغار ڕوویە لە ناوچەی سەوزا ئەوەی کە لە بەسار ڕوویە لە بەساریە لە بینی جەماعەتی سەدر و خەزعەلی ئەوەی خەڵک دوورۆپەرست بێلیان ئەمە حاڵەتێکە هەر کاتێ ئەمانە ڕوویە ئەمانە خەڵک بێ خۆی پارێزێت دوور بێت لە تەناخواسیوە کە نابێ ئەم شەڕت بێ نابێت شەڕ ڕووبا لە بینی هیچ هێزێکا لە ناو ژیان و ماڵ و گوزەرانی خەڵکە ئەم هێزە سیاسیانە بۆ چەندی ساڵە کە حاکمن هیچ شتێکیان بۆ مهم نییە بەجیا لەوەی کە سەدر ئیدعاکە و شۆڕژ نابێت خوێنی تیا ڕژخوێنە ئەگەر هەڕەشەی ئێران نەبێ ئەگەر هەڕەشەی ئەمریکا نەبێ ئەگەر خەوفی لەو ئاڕاستەیەی وڵاتانی زێزی دنیا کە ئاڵوگۆڕ لە متەقەکەن وەخابی لە بەزەری خۆی بگەڕێتەوە ئەم شەڕی نەئەوەستات مێکێ نوشتانێکی ئیشاری پێبم هێزێکی سیاسی میلیشایی هەم ئەمانەی کە مەوجودێتیان هەیە لە ئێستا لە عێراقا ناتوانن مرکزیەتێ بۆ عێراق دابینکەن عێراقکەنم ینی لە بەغاوە لە ینی بەدرو حاکمێتی مرکزی کە تەواوی عێراق یەک پارچەی عێراق پارێزێ ینی بتوانێت هێزێ بێ کۆنتترۆلی وەکو دەوڵەتێک کۆنتترۆلی عێراقا ینی هەر هێز و مەتەقەیەشی گرتووە ئەوەی کە
ئەو ئاراسی کە باسم کرد لەلایەن وڵاتانی سلێزی دنیا و ڕۆژئاوا جۆرە کۆتایی بەبێنن ئەمە واقعەتێکێنی مهم ئەم هێزە میلیشیانە بە هەر قیمەت بە هەر جۆرە بێ کۆتاییان پێ بێ نابێ هێزێک هەبێ چەگاری هەبێ هێزی میلیشیا هەبێ ئەمە بێ کۆتایی پێ بێ وە خەڵکیش کە ئەترازەکە و ناڕزایەتێکە ئەبێت لە بەرامبەر ئەم هێزە سیاسیانە بەو معنایە هێزی مستەقلی خۆی دەوری ناڕزایەتەکانی خۆی ئاسۆ و ئایندەی سیاسی خۆی ڕۆشن کاتەوە کە ئەم هێزە سیاسیانە بکاتە دەرەوە لە پرۆسی سیاسیە بکاتە دەرەوە لە مانای پێگەنانی حکومەتێکە ئەمان بەتەماین ئەم حکومەتی ئەوانیانە پێشی بێنن ئەو حکومەتەیە کە چەندین ساڵە تەنها لەسەر چاڵەنەوتەکان بازرگانی بە چاڵەنەوت بازرگانی بە سەر و سامانی عێراق و بۆ تاڵانچێتی و جەردەیی و گەندەڵی ینی ئەوەش کە مقاوماکەن لە بەرامبەر ئەو ئاراسی کە ئەمنیێت بۆ سەرمایە گوزاری بێ ئەو معناکەیتی ئەوان ئەگەر ئەمنیێت بۆ سەرمایە گوزاری بێ ئەو تاڵان و بڕۆ و جەردەی و دزی و گەندەڵیا لەدەستێن ئەمەشە مقاوماکەن بۆیە ناڕزایەتی خەڵک واقعەتی خەڵک ئەوەیە کە ئەم لەم پرۆسە سیاسیە جۆرێک پاکردنەوەی ئەمێزە سیاسیانە مەطرحە ئەنجا هێزی جەماوەری کە لە هەر شوێنێکەوە ئەبێ گرنگترەوە کە جەماوەر خۆی ڕێکخا و مەسلەی ئەساسی مەسلەی ئەڵتەرناتیڤ بێنێتە ئاراوە کە ئومێدی بە هیچ ئاسۆ و سیاسەتی لایەنێکی کە نەبێت لایەنێکی وڵاتانی سەرمایهداری بۆ جوازی جاغەر بە وڵاتانی زیرەزیە ئەوانیش کە ئەیانەوێ ئەمنیەت بۆ سەرمایه‌گوزاری دابینکەن واقعەتەکەی وەیە کە معنایانێ خۆشگوزەرانی و ئارامی بۆ خەڵکەوێ سەرمایه‌گوزاری جارێک کە چەسانەوەیکی تر کارەساتی تر مەعساتی تر بۆ خەڵکی کرێکار و زەحمەتی ئێنێتە ئاراوە تەنها ڕێگایەوەیە کە بەجالەوەی کەوتم لەم شەڕ و شۆرابی خۆپارێزی لە تەحلیلی ئەخیرا ئەبێ خەڵک خۆی دەسەڵاتی خەڵک دابین کرێ و بە معنای خەڵک دەخالەتی ڕاستەوخۆی بێ لە دەسەڵاتی سیاسیە وەک کەسانێ جهت و لایەنێ بێنە سەر دەسەڵاتی سیاسی کە خواستی بەرژەوەندەکانی خەڵک بەدی بێنە یعنی یا دەور و دەخالەتی ڕاستەخۆی خەڵک بێ ئەم جەماوەری ناڕازی خەڵک هەر وەختەویستی حکومەتە چۆنی بێ پێکی بێنێ چی بەدڵ نەبوو لای بەرێ جۆرێک دەخالت بە معنای پێگەنانی حکومەتی شورایی یا حکومەتی ئەنجومەنەکان ئەوەی کە دابینی دەسەڵاتی سیاسی بۆ خەڵکەکە و ئەمە لە ئێستا ئەکرێ ئەو کەسانی هەموو ئەوانی کە ناڕازین ڕابەرانی ناڕزایەتەکان گردبوونەوەی تایبەت کۆبوونەوەی تایبەت خۆڕێخستنی تایبەت و خۆ ئامادەکردن لە خوارەوە بۆ سەرەوە لە گەڕەکەکان و شوێنکە کە دەسەڵات گرنە دەست و جۆرێک لە هەر منطقی و هەر ناوچەیەکە ئەمێزە سیاسیانە دەورانەیە دەستیان ببرن بە معنای دەستی ئیناڵە خۆڵ ئەلی بڵێن ئەوەی دەستیان کوتاکەن بۆ دەوریان لە کولی ناوچێکە لە گەڕەکەکانەوە بۆ ناو شارەکان بۆ تا ئاگاتە دەسەڵاتی سیاسی پێگەیە ئەم ڕێگەیە ڕێگە چارەی ئەسڵیە کە کۆتایی بە دەسەڵاتی میلیشیا و دەسەڵاتی هەموو ئەحزابێکی بۆرژوازی کە خەڵک بە ئیراداکەن و جەماوەری شۆڕژێر جەماوەری ناڕازی گۆشە گیرەکەن کە جۆرێک بەرژەوەندی سەرمایە لای سەرمایهداران و بۆرژوازی لەسەر و هەموو شتێکەوە لەسەر و ژیان و ئارامی و خۆشگوزەرانی و حتا بەمانایە کە کارەسات بۆیان مهمە قازانج مهمە و ئەوەی دەسەڵات بەڵام کاتێ دەسەڵاتی ڕاستەوخۆی خەڵک بێتە ئاراوە و ئەوە دابینکرێ هەڵبەتە ژیانێکی تر ئارامیەکی تر فەزایەکی سیاسی تر دێتە پێشەوە ینی ینی بەمانایەک تەنها ئەم ڕێگەیە هەیە هیچ ڕێگەیەکێنێ کە و ئەم ڕێگەیەش ئەتوانێت کۆمەڵگەیەک بەرە و ئازادی و یەکسانی و خۆشگوزەرانی بێت وچانێک دەدەین و پاشان سەبارەت دواتر بە دۆخی کوردستان پرسیار دەکەین و ئەگەرچی پرسیار و سەرنجیش هاتووە لە لایەن بینەرانەوە بەڵام لەبەرەوەی کە کاتی بەرنامەکان سنووردارە و دەستوری ترمان لە کارتە ئەگەر کاتمایەوە لە تەوەرەی دووەمدا سەبارەت بارودۆخی کوردستان و ڕێگەچاری حیزب کۆنسیکرەکاری کوردستان ئەو پرسیارانەش تاوتێ دەکەین بەڵام جارێ با وچانە بین لەگەڵ هاوڕێ عوسمان و بابەتێکتر تاوتێ دەکەین و دەگەڕێنەوە لاتان
بەڵێ بینەرانی ئازیز لە بڕگەی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆماندا سەبارەت بە کۆنفرانسی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان قسە و باس دەکەین. بۆ ئەم بابەتش جەمال موحسین جێگیری سکرتێری ڕێکخراوی دەرەوەی حیزبی ناوبراومان لە گەڵدایە. جەمال موحسین ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەتان باش و سپاس بۆ ئێوە سڵاو لە خۆتان و لە بینەرانی پێشم تیڤ. هەڵبەت ڕاگەاندنی ڕێکخراوی دەرەوەی حیزبتان سەبارەت بە بەستنی چوارهەمین کۆنفرانسکە لە کۆتایی هەفتەی ڕابردوودا ئەنجامدرا بینراوە و بڵاوکراوەتەوە، بەڵام ئەگەر لە زاری ئێوە راپۆرتێکی کورت سەبارەت بە بەستنی کۆنفرانسەکەتان ببیستین و دواتر سەبارەت بە ناوەڕۆک و هەندێک بابەتی تر و پرسیارم دەبێت. بەڵێ ئێمە سپاس ئێمە وەکو هەر کارێکی ڕۆتینی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لەباری ڕێخستنەوە پێویست بوو ئەبواە کۆنفرانسی خۆی بەستایە کە هەڵبەتە وەکویەوەشی شارەتان پێەیە ئەمە چوارەمین کۆنفرانسی ڕێکخراوی دەرەوە بکە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە بەستراوە. بەڵام ئەوەی کە گرنگ بوو ئەم کۆنفرانسە گرنگیەکەی لە جوایەوە لە چه هەلومەرجێکی سیاسی چ دنیایی و چه هەلومەرجی کۆمەڵگەی کوردستانە بەڕێوەچوو. ئەگەر هین بێمە لەوبارەوە باسیەکەم چونکە ئێمە ئەگەر بەڕاستی ئەگەر وەکو کات تەماشای بکە ئێمە بەنیاز بووین لە سەروبەندی ئەو کاتانی کە بەداخەوە قەیرانی کۆرۆنا هات بۆ پێشەوە ئێمە بۆ خۆمان لەباری ڕۆتینیەوە لەباری ڕێخستنی ڕۆتینی تەنزیمی حیزبیەوە مەبەسم لەوە گەشتوینەوە کە پێویستەکە کاتی خۆیان بکرێ، بەڵام ئەو دۆخەکە بە ناچار زۆشتی بەسەر هەموو کۆمەلگایەوە بەسەر ئێمە شافەرز کرد بەڕێک ئەم کاری لێ دوورخستینەوە. بەڵام بە هەر حاڵ بە حکمیەوەی هەر لەم پێشەن تیڤیەوە ئێمە لەبارەی کۆنگرەی پێنجمی حیزبیشەوە قسە بەحسمان بووە لە درێژەی ئەو کارانە وەجیهەتگیریە کە کۆنگرەی پێنجەمی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بوویەتی، ئەویش ئەوەیە کە کۆمەلگەی کوردستان لە ئاستانی ئاڵوگۆڕایە بە هەر حاڵ و ئەم لەلایەن لەباری چینایەتیەوە تووڕێی ناڕزاتی خەڵک گەشتووە بەوەی کە خواستی وەلانانی ئەم دەسەڵاتی لای خۆی بەرز کردوێتەوە، وەڵام سەرنجامە ما بێ بە جوڵانەوەیکی خەڵکی کە بتوانن دەسەڵاتە ڕاماڵێ لە هەلومەرجێکی لەم بابەتە حیزبی کۆمونیستی کرێکاری کە ئامانجی سەرچێکی سۆشیالیزم و بەرپاکردنی شۆڕ کۆمەڵایەتی چینی کرێکار و شۆڕی سۆشیالیستیە حتمما بۆەوەی ئاڵوگۆڕ ئەم ئاڵوگۆڕە بە قازانجی ئەو شۆڕشەیە بەبات پێویستی بەوەی کۆمەڵە بەربەزەر بەردەمی کۆمەڵگا لابەرێ و لە بەردەم خەباتی ئەم تەبەقە و چینی کارگرا لابەرێ. حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان تەواوی کۆنگرەکەی لە پێناوی ئەوە بوو کە حتا ینی ئەو بەڵگەنامانی لە کۆنگرەیە بوو استراتیژی ئێمە بۆ کوردستان چۆنێتی ڕێگاکانی ڕاماڵی نێم دەسەڵاتە چۆنێتی بەرپاکردنی چ جۆرە لە دەسەڵات کە دەسەڵاتی شوورایی هەموو ئەمانە وەکو پاکێجێکی سیاسی لەنێ کۆنگرەیە بوو. لە درێژی ئێوە ئێمە ڕێکخراوەکانی حیزبی یاخود کۆمیتەی شار و شارۆچکەکانی حیزبی لە خۆی کۆنفرانسی خۆیانە هەر بەم معنایە لەم کاتەیە ئێمە ڕێکخراوی دەرەوە کە هاتین کۆنفرانسی چوارەمان بەست هەم وەکو ئیدامەیەک بۆ ئاراستەی سیاسی کە کۆنگرە خستووە بەردەمی ڕێخستنەکانی حیزب کەویژەوە حیزب بەبێ لە هەموو جێگەیە کا بێتە حیزبێکی پتەبی بەتینی کۆمەڵاتی و لە ئاستی نوێنەرایەتیکردنی بەتایبەتی لە دەرەوە نوێنەرایەتیکردنی ناڕەزایەتیەکانی خەڵک و خواستی وەلانانی خەڵک بۆ دەسەڵاتی بۆژوە ناسیۆنالیزمی کورد کە هەیە هاوکاتی نوێنەراتی اعتراضات و ناڕزاتەکانی خەڵک بکە لەو بارەوە. ئێمە لەم سەر بەڵام لەم هەلومەرجە ئەمەلایەنێکی ویلایەنێکی تری هەلومەرجی جیهانیە بەداخۆ کە ئێمە هەموو مەزانین ئەم شەڕی ئەوەی کە لە چوارچێوی شەڕی رووسیا و ئۆکراینا هەیە بە تەواوەتی سایی کردو بەسەر هەلومەرجی وڵاتانی بەتایبەتی وڵاتانی ئەوروپا و ئەوروپای باکوور و ئەوروپای ناودوو حتا بە شێوێکی گشتی لە ئاستی دنیاشە تەسیراتی کردو، بەڵام ئەوەی ڕاستەخۆ تەسیراتەکەی بینی نەبینین سەر هەڵدانەوەی ئەفکاری بیر و ڕای کۆنەپەرستانەی ڕاسیستی دژی بەنابەری حتا دژی هاوڵاتی بوون بۆ هەریێکێ لە وڵاتە بنمونە خەڵکێکە کەسانێکە خەڵکی ڕووسیا بوون لە وڵاتانە تەنها بە دلیلەوەی کە ڕووسی زمانن قابلیەوە بوو ڕوبەڕووی ئیهانە ببنەوە و بشکێندرن حتا سیاسەتی ڕاسیستی لە بەرامبەریانە لەناو کۆمەلگایە بەل ئاستی کۆمەڵایەتیە بچێتە پێشوەیە لە سەتحی وڵاتەکانە.
هەمومان ئەوانەمان بیستوە کە تەنان وڵاتی چووک و بریتانیا بە شوێن ئەوە بوو کە بیکاتە سیاسەتی ڕسمەکەی غەرامی هەر وڵاتێکی ڕووسی بکە بۆی بەحسا غەرامەکە بابا کەسانێک کە ئۆکرانی و لە جنگەکەڵ هاتوون لەباری ئابوووریەوە مەسلەی گرانبوون مەسلەی هەڵاوسان بەڕاستی کارێکی کردووە لە وڵاتانە لە خۆراک و پێداویستی ڕۆژانەوە بگرە وا بە تایبەتیش لە کارەبا و سوتەمەنیەوە بگرە یعنی چوونە سەرێکی بێ ئەندازە زۆری بەخۆی و بینوە بەم معنایە چ لەو ڕۆوە کە جەنگ فەزایەکی جەنگیشی داگرتووە هەموو زانین باسی سەرکی ئێستا فرۆشتنی فلانە فڕۆکەی یا فلانە موشەی یا چەندین موشکی بایم ملیارها دلارە بەم وڵات و بە وڵات و هەر یەک دیارە بە پێی بەرژەوەندێکە خوان بە چ لایەکی ئەو زلهێزانەی ئایا خۆیان بە چینە هەڵواسی خوان بە رووسیا هەڵواسی یا خوان بە ئەمریکا و غەرب بوو ئەوانە هەڵواسی بەرحاڵ لە هەلومەرجێکی لەم بابەتە پێچیدەیە ئێمە هەڵسوڕانی ئێمە لە دەرەوەی وڵاتە کە ڕوبەڕووی ئەم دوو شتێن یەک لە پەیوەند بە هەلومەرجێکی جیهانی و کە ڕوبەڕوویەتی و کۆمەڵە مەسائل من نمونەکانی مێناتوانێت ئینسان زۆریش پشتی لەو بابەتە بڵێت و هەمیش لە پەیوەند بە کۆمەلگەی کوردستان بە حکومەوەی ئێمە ڕێکخراوی دەرەوە حیزبێکی کۆمونیستی کرێکاری کە تایبەت بە بەرپاکردنی شۆڕشی کارگەری لە کۆمەلگەی کوردستانایە بەڵام ئەمە ئیتر هەندێک مەسائل و وەزایف خاتە سەرشانی ئەم ڕێکخراوی دەرەوەی ئەم حیزب ئێمە لە کاتێکی لەم بابەتەیە بوو کە کۆنفرانسی چوارمان بەستووە لەوانەیە بەشێک لە ڕێگەی ڕادیۆی پێشەنگەوە بەشێک لە یعنی مەقتەعی کەمکەمی بڕگەی کەمکەمی نێو کۆنفرانس بڵاوکرابێتەوە چ لە وتاریکردنەوەی کۆنفرانسەوە لەلایەن هاوڕێدەشتی جەمالەوە چ لە وتاری کۆتایی هاتنی کۆنفرانسەوە لەلایەن هاوڕێدەشتیەوە یاخۆت هەندێک چاوپێکەوتن و گفتوگۆ لێشێ لە ئەوانە لەگەڵ منابوو کە لەسەر باسەکانی کۆنفرانس کردو من پێم وایە بەشێک لە بینەدانی ئێوەژە بێ ئاشنایەتیان بەوانەوە ئێمە بە دوێژی کۆمەڵ مەسائلی سیاسی تشکیلاتی تەنزیمی وانە ماخستە بەرباسەوە پێم وایە لەو ڕۆوە کە ئامادەی هاوڕێکان وجودی نوێنەرەکان وە بەشداری گێرمەگۆڕیان لە باسە سیاسی مەسەلەکانی ناو کۆنفرانسا توانی گەڕوتینێکی زیاتر بۆ سەرکەوتنێکی باشتر بۆ کۆنفرانس مەسەر بکاو بەدەستی بهێنێ ئەو کارانەی کە خراوەتە دەستور کارەوە بۆ دەورەی ئایندە چین یان ئەگەر بە شێوەیەکی تر بپرسم ئەگەر بێت دووبارە چاوپێکوتن لەگەڵ ئێوە ئەنجام بدەن ڕێکخراوی دەرەوەی حیزبی فکرەکاری کوردستان چ جۆرە کارێکی کردبێت ئەنجام دابێت ئێوە لێی ڕازین ببوورە هاوڕێ بناردەنگەکەت بڕانێکی تێکە و لای منەوە بەزوا تێگەیشتم کە ئەو کارانە چی بوون کە کۆنفرانس هەمووەکو ئیجابی لێ پێشوە هەڵی سەنگانون و ئەو کاران چی بکە خسوێتە بەردەمی خۆی بەڵێ ئەو واتە چی دەکات لە دەورەی ئایندەدا چی دەکات و دەتانێت بەکوێ بگەن بە دیێڕاگەر پرسیارەکەم بکە بەڵێ دەست خۆش بێ بە هەر حاڵەوەی بەکارەکانی پێشومان نەگەڕێتەوە دیارە هەر حیزبێکی کۆمونیستی کە ئاو لە کارەکانی ئەتۆ پێشەوەی دەست بخاتە سەر ئەو خاڵانەی کە بەلایەوە خاڵی ئەرینی و پۆزتیف و باشن ئاوڕێکیش لە خاڵە لاوازەکانی خۆیداتەوە ئێمە لە کۆنفرانسە بەڕاستی ئەم مەسەلانەمان بە چۆنەڵی ئەو پڕی کراوەیەوە باس کرد هەم لە شوێنێکا کە جێگە ڕێگەی ئەم بابلێن ڕێکخراوی دەرەوە حیزبمان وەکو خۆی ناساند و هەمیش لە جێگەیە کە پەنجمان خستە سەر لاوازیەکان کە ئەم حیزبە بەنمونە ئەیتوانی لەمە زیاتر فتەوتر وێ ئەیتوانی لەمە زیاتر گەورەتر بەیتوانی زیاتر لە منونەراتی خەڵکی کرێکار و زەحمەت چێشی کوردستان لە دەرەوەی وڵاتە بکە ئەوە بەڵامێت لەم باران و نوقسانی بۆ هەر بۆیە شت یەکێک لە مەسەلە گرنگەکانی کە بەڕاستی کە کۆنفرانس تەرکیزی خستوە سەری ئەو جیهەت و ئەو ئاراستە سیاسی و ئەو کارانە بوو کە بۆ ئایندە لە دەستوری خۆیان داناوە کە لە زمینی ئەوانە ڕەنگ من هەروە بەشی لە گرنگەکانی بڵێم کە ئەو ئەوژەوەیە کە ئێمە هەموو لەم کۆمیتەکانی ئێمە ڕێخستنەکانی ئێمە لە وڵاتەکانە لە هەر شوێنێکە ئەژین لەگەڵ دوو مەسەلە نیچێن مەسەلە و گیر و گرفتەکانی ئەو کۆمەلگایانەیە کە تایەژین لەوە نمونانی پێشووترەوەکە نامۆ گرانبوونی کارەبا و سوتەمەنی و خۆراک و ئەمانەوە بگرە هەتا
پێداویستیەکانی ژیان قرسبوونی ژیان ئەمە ئێمەش بەشێکی میکانیزمی وڵاتانە چۆن لەگەڵ خەڵکی کرێکار و ئینسانە کەم دەرامەتەکانی ئەم وڵاتانەیە لێک هەڵپێکرا و لەگەڵ خەبات تێکۆشانی ئەوانە بتوانین بۆ هەوڵدان بەرە و ڕوبەڕووبوونەوە بەرە ئەو کێشە و گرانی و نەبوونیانە بتوانین دەور بینیان لەسەر هەر مەسایلێکی سیاسی مەسەلا هەر بۆ نمونە کە من نمونی ڕاسیزمە هێنایەوە یعنی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە هەر ئینسانێکی ئەگەر بە نمونە بڵێم نەرویج بڵێم بە هەر ئینسانێکی غەیرە نەرویجیەوە یا غەیرە ئینگلیزەوە لە بەریتانیا بۆیە ئەتوانرێت لەم بارەوە یەکگرتووی خەڵکی دانیشتووی ئەسڵی ئەم وڵاتە و چ کەسانێک کە لە دەرەوەی ئەم وڵاتە هاتوونی مشتجین ئەوە هاوخەباتی و ئەوە هاوچەرانووسی لە نێوانمانە هەیە کە بتوانین دەستکەین ناودەستیەکەەوە تێکۆشین ئەمە مەیدانێکی گەورەیە بەڕووی ڕێخستنەکانی ئێمە کراوەتەوە هاوڕێیانی ئێمە کەسەکانی ئێمە لەمانەیە ببنە کەسانی بزوێنەری و بەشی فعالی ئەمانە طبعا لە نێو ئەمانەی تر ئارگومنت و کێشە و جەدەلی سیاسی دروستە بێ لەسەر مەسائلی فەرهەنگی و کۆمەلگانی لێوە هاتوین باس دێتە پێشەوە لەسەر مەسلەی ڕەخنەگرتن لە ناسیۆنەلیزم لە فەرهەنگی دواکەوتی پیاوسالاری کۆنەپەرستیەوە بگرە هەتا هەر شتێکە بە مۆر داویانە بە ناوچەوانی یەک هەریەکە لە جالیەکانەوە ئێمە توانین بە ڕاشکاوانە بڵین ئێمە کۆمونیست و سوشیالیست دژی هەر فەرهەنگێکی دوا هەڵکەوتوین و دەست بە هەر بەهایەکی ئینسانی وەگری کە لەم کۆمەلگانەیە بە خەواتی تەبەقەی کارگەری وڵاتانە ساڵایە لەمە پێش بەدەست هاتووە ئەوە ئەمانە مەیدانێکن مەدانێکی ترەوەیە کە بەڕاستی ئەبینین لە وڵاتانەیە بە ئەنقەس دامودەستگای بۆ ژوایی دەسەڵاتدار یا حاکمی لە وڵاتانەیە بە ناوی ئەوە کە ئەم خەڵکە خەڵکی فلانە وڵاتەن یان فلانە ڕەنگی پێستیان هەیە یاخود فلانە دین دیانەتیان هەیە فلانە قومیەتیان هەیە کەسانێکیان وەک کوێخە بە ناوی ئەم جالیەوە خۆت کردوێتەوە و کردویانە بە مەرجع لە کاتێکا من بۆ خۆم وەکو کۆمونیستی خۆبڵم نییە مەلایەک نوێنەرایەتی من بخواسە ئازادی خوازەکانی ئەو هەموو کەسانە بکە کە خەڵکی کوردستانی شنو لێرە پێڕێوی لە ئاین و هیچ شتێ ناکەن و بە نمونە مەسەلەن یان تەنها بە خاطری وەکە لە وڵاتانێکی ئەفریقیەوە هاتوون بڵێمانە جاد سەر بە خۆیانن کۆمیونیتی خۆیانن ئەگەر لەناو خۆیانە لە خێزانیاندا لە مناڵیاندا لە هەرچیانە مەسەلەی تایبەت دەخوانێت کۆمەلگانیە ئەمە ناتوانین وەک کۆمونیست دانیشتین دەست بگرین بە چاوانەوە بڵین مادەم سیاسەتی ڕسمی ئەم دەوڵەتانە وایە لەسەر هەموو مەسەلانە ئێماتوانی دەخاڵەتگەریمان بێ بە معنایە ئێمەمانەوێ کەسەکانی ئێمە هەڵسوڕاوان و کادران و ئەندامان و کۆمیتەکانی ئێمە ڕێخستنەکانی ئێمە جێگەیەک پەیدا بکەن کە بۆ هەر شتێک لە پەیوەند بە جالی ئەم بۆ نمونە جالی زمان کوردی و لە وڵاتە بەبێ ئەوڕوو لە هاوڕێیانی ئێمە کردوە من نمونەشمانیشان داوە بەڕاستی من نمونەمان بینیوە کە زانیومانە وەختێک مناڵێکی کچی 6 ساڵان لە چکە درێ بەسەریە لە ناو مەکتەبەکانەوە دوای تەوابوونی مەکتەبیان بن بۆ مەدرسە دینیەکان ڕاستەوخۆ چوین لەگەڵ شارەوانی دانیشتون بوون با بە ئێمە جێگە قوبڵ نییە بۆ ئێمە هیچ مناڵێکی تری لە قەوسا غەیرە موسڵمان بەو جۆرە مامەڵی لەگەڵا ناکرێت مناڵێکی 6 ساڵانی یعنی چی پێی بوترێ فلانە لە شت عەورەتەوە بێ بە دەرەوە نەبێ تاکو ئەم شتە لە کوێی قانونی ئەم وڵاتە ئەوروپیانە هەیە کە لە مناڵیەوە مەسلەی بۆ مەسلەیەکە کە ئێمە دەخاڵەتمان بۆ وەڵام بە زیاتر ئەمانە بۆکو نمونە هێنامەوە دەخاڵەتی جدیمان بەوێ لە پێیان بە مەسەلەکانی ژیانی خەڵک لێرەوە لە پێیان بە خەباتی تەبەقی کارگەرەوە لەم وڵاتەوە تۆ ببینە لەم ساڵانی دواییە بەداخەوە یەکێک لە هێرشەکانی بۆ جوایی وڵاتانە بۆ سەر چینی تێکاری ئێرە دەسی پەکردووە وردە بە شێوەی چۆنەڵی هەنگاو بە هەنگاو خەریکە بەشێک لەو ماف و ئەو خواسانەی کە هەرە و چینە لە دووە جنگی جیهانی دووەمی شۆ لە وڵاتانە دەستبیدی کردو بەدەستێنەوە ئەیسەنەوە لە بیمەکانەوە لە گۆڕینی بیمە تەندروستیەکانەوە لە فشارێنانەوە بۆ سەر خەڵکی بەتەمەن و ئەوانە کە بە تایبەتی ئەم هەلومەرجیگرانی ئێستا بەڕاستی خەڵکانی کە دەرامەتیان نەزمە هێناوێنێت یعنی هەتا لە وڵاتێکی چەقی ئوروپایە باز لەوە کرێکە جەمعێکی خەڵکی زۆر هەیە بە معنای ستانداردی ژیان و ستانداردی بوونی کرێ و موچەکەی ئەوان ئەچونە ژێر هێڵی هەژاریەوە یعنی ئەمانە مەسائلێکن تایبەت نین بە کەسێک کە فنلەندیە یا فەڕەنسیە یا بەلجیکی یا ئەڵمانیە یا
سویسریە نەرویجیا چییە تایبێتە بە هەموو کەسانی هەموو ئێمەمانانیش بە کۆمیونیست و سۆشیالیست و خەڵکیی ئازادی خوازەوە کە لە وڵاتان ناژین و ئەمە یەخی ئێمە ماڵ مناڵمانەگرێ ئێمە چۆن عنوانی کۆمیونیستی گەڕۆین من باباقت ساڵهای ئەم مەسەلەی لەم وڵاتە هەیە یەنی چی هەروە بە خشکی و بە ئاسانی بتوانە قانونەکان بگۆڕێت بەرحەڵەمانە نمون چەند نمونەیەکن لەوەی کە ئێمە ئاراستەی ئەومان بوو کە کۆمیتە حیزبەکانی ئێمە ڕێخستنەکانی ئێمە و کەسایەتیەکانی ئێمە بتوانن ئەم دەور و نەخشە ببینین و بەڕاستی تەنان لەلایەکە و یەخی دەست دەوڵەت و دەسەڵاتی وڵاتان هاتێکین بەرامبەر مەسەلانە یەک نمونەیەکی تر کە زۆر و گرنگ بوو جەستێچکە بەداخەوە ببینین لە هەموو وڵاتانە کە ئەویش مەسەلەی ژنانە یعنی ببینە یعنی چۆن نەتوانی تۆ قبوڵی بکەی لە ناو پەرلەمان و لە کاتی هەڵبژاردننی هەندێک لە ئەحزابێ ئەم هەڵبژاردننی پێشووتریان بۆ نمونەوە وڵاتێکی وەکو نەڤیجە باس هات بەسەرەیەکی لە حیزبەکان تەرحێوەیەکە کە لێدان لە ژن و مناڵان بە لە مەسەلەی کۆمەلگا بگۆڕێ چونکە ئەمە مەسەلەی فەرهەنگی ئەم جالیانە خۆیانە ژنەکانیان لە قەڵسێکە خۆشیان وایان وتووە سەری شەبڕن با بچنەوە لە وڵاتەکانی خوانیان بێ فەزاحەتە و قەباحەتە تۆ ئینسانێکی ئازادی خوازی ئەگەر هەر کۆمونیست و سۆشیالیستی ژنەبی ڕێگەبی ئەم قسەی لە ئاستی دەوڵەتان بکرێت لە ئاستی حسابێکە کە خۆی هەڵبژێرە بۆ پەرلەمان و بۆی کە ئێوە دەسەڵات دەسەوت بگرێت و نمونەی لەم بابەتانە کە من بۆی وەختی بەرنامەکەتان نەگرم ئێمە ئاراستەی سیاسی کۆنفرانسی چوارەمەوە بوو کە کۆمیتەکانی ئێمە ئەبێ ببنە مەیدانێک بۆ ئەوەی کە هیچ کەسێ لەم بارانە و کێشەی هەیە ڕوو بکاتەوانە و ئێمە کارێک بکەین لە ئاستی دەخاڵەتگرتن کردن لەم کۆمەلگایانەشەکە لە ئاستی ڕەخراوەکان سندیکە کرێگاریەکان ئەحزابەکان حتا شارەوانیەکان و ئاستی دەوڵەتە ئەو جێگەیە بینی کە ئێمە نێڵین کێشانە مەشکڵی بڵاتی پێشەوە من پێم وایە ئەمە یەکێک بوو لە خاڵە بەهێزەکانی کۆنفرانسی چوارەم کە ئەم ئاراستەییدا و ئێمە لە کاتی ترە بە شێوازی چ لایڤ بێت چ بە شێوازی سیمیناری بێ دانەدانی بۆ مەیدانانە باسەکەی بخینە بەردەسی هەم ئێوە کە لەوانەیە مای چاپێگەوتنی تریش بێ و هەمیش خەڵکی لە بارەوە بە شوێن پرسیارکردنەوە لەسەر مەسەلا دوا پرسیاری خۆم گرێ ئەدەمەوە بە پرسیاریەکێک لە بینەران کە دەڵێت لە دەرەوەی وڵاتیشدا دەنگێکی زۆری ناڕازی هەیە بەرامبەر بە دەسەڵاتدارانی کوردستان حزبی ئێوە ڕێکخراوی دەرەوەی چەندێک دەتوانێت پاڵپشتی ئەم دەنگە بێت و ئەوەش بۆ پرسیارەکە ئیزافە بکەم کە پەیامی ئێوە بۆ کورسمانانی کە لە دەرەوەی کوردستان دەبین چییە؟ من ئەوە بڵێم کە هیوادارم دەنگەکەم باش بێسە بینیم کەسێک نووسیوی دەنگەکە باش نییە بەڵام بە هیوام کە دەنگەکە باشە زانی ئێمە مەسەلەکە بۆ ئێمە پاڵپشتی نییە مەسەلەکە بۆ ئێمەوە تەماشاکە خەڵکی کوردستان و کولی قسەکانی پێشوشەوەتم خواستی وەلانانی ئەم دەسەڵاتی بەرز کردوەوە بە شوێن ڕێگایەکە ئەگەڕێ چونکە خەڵکیان لەناو تونێلێکە ڕاگرتووەم سەری دیارنیە کۆمونیستەکان ئێمە ئەو کەسانین کە ئەڵێن بابە ڕێگاکەی ئەوەیە کە تۆ بۆی بتوانین کۆمەڵگایە بەرەو ئازادی و یەکسانی و بۆ بۆرن خۆشگوزەرانی بەبیت ئەبێ عەرقەلەی بەردەمە ڕێگری بەردەمە لابەریکەیەکی لەوانە ئەم دەسەڵاتانەیە وەلای بنی و ئەمە لەوانە نییە لە یەک کاتە بە شێوەیەکی سەراسەری لە هەموو کوردستانە ببێ ڕەنگە لە ناوچەیە بتوانین لە ناوچەیەشکە نەتوانی بە معنایەک دەسەڵاتێکی شوورایی خەڵکی لە بنەوە دروست ببێ لە شوێنەکە کەواتە تۆ لە دەرەوە ئەم دەنگە ئەم جێگەیە ئەم خەباتە چینایەتیە نوێنەراتیکردنی پێویستە حیزبی کۆمونیستی کرێکاری و ڕێخستنەکانی لە هەوڵی بەدەستهێنانی ئەمەیان ئەم بێت جێگەی ئەم نوێنەرایەتیە بگرین تەماشاکە ئەگەر ئێمە بینی پێش چاومان لەم هەلومەرجی کوردستانە لە جگەیەکی لە گۆشەیەکیە ئەم دەسەڵاتەوە لا بندێ و ئێمە نمونەی سەی سادقمان بوو بەڕاستی دام دەستگاکانی دەسەڵاتیان ڕاماڵی بەڵام بەداخەوە چونکە ئێمە لە پێشەوەی ئەو حرەکەتیانە بووین چونکە خەڵکیش نەگەیشت و بەوەی هەر لە یەکسەر بڕوامادەم ئەو شوێنە ئەگرێکە دەسەڵاتەکە لە دەستی ڕای کردووە دەسەڵاتی خەڵکی دابمەزرێنێ بێنە پێشاو دەگەرەمە ببێ بتوانی ببێ ئەما بێ کەسێک ببێت لێرە بەخۆی و ژانتاکەیە وەکو سەفیری ئەم هینە بە معنا حاڵی سەفیری سێبەر سەفیری سێبەری ئەم جۆرە لە دەسەڵات هی خەڵک دەرکەوێ ئێمام تەوەجو هەمان هەیە ڕێگە نادێنەڕوا بە ئاسانی ئەم دەسەڵاتە مافی کرێکاری بڕیوە هیچ یاسایەکی شمولی ناکە لە کۆنتراک نووسینە هیچ پرس و مەشوەرەتێ بە کرێکاری و نوێنەریان ناکرێیان چەوسێنەوە کریان پێ نادرێ ئەگەر اعتراض بکە لە کار دەریەکەن موچای خەڵک نادەن لە هیچ شوێنێکی دنیانێت تۆ کار بکەیت و
هەشدانە سعات لە دایرەکەم و یا لە مامۆستایەتێکی یا لە خەسخانەکەی لە هەر شوێنێکە کارێکی دوایی موچەکەت پێنەدەن دوایش دێنە دەرەوە بە بۆین باخ و تەنوریەکەواڵێن کۆمەلگاکەمان پێشکەوتو چۆ پێشەوە و لەو لاوە یاسای فرژنی سەپیانن لە پەرلەمانە لێرەشەوە کوتن بە تەنورۆ بۆین باخەوە خۆیان مدرن پیشانێڵ ئێمە سنتەری ئازادی ئەوە سنتەری یەکسانی ژەندەریماندا ئەوەمانداناوە جەندەریمانداناوە لە کاتێکا ئێمە بچینی خێم دەسەڵات و دام و دەستگایانی ئێرەوە حتى ئەحزابەکان ڕابچیشم لە بابە ڕاست ناکەنەوەانە ئەوانە ئەمان بەسەر خەڵکێنا ئیتر ئەمە پاڵپشتی نییە ئەمە بە معنایەک بوون بە دەنگێکە دەنگێکی ڕسای هەرو دەنگە لە کوردستان کە بەرز بۆتەوە بە دژی ئەوانە بە هەموو شتێکیان ئەڵێ نا بێتر ئەم دەنگان نوێنەراتی بێ بکرێەوە ئێمە لێرە ئەم سەرمان بەم کارەوەنا وە ڕێخستنەکانی ئێمە ئەوەیە و بانگەوازیشمان بۆ خەڵکی کوردی زمان ئەوەیە لە هەر شوێنێکە هەن بەڕاستی ئێمە هەمومان دەزانین کە کەسوکارمان هاوچارە نووسمان لە کوردستان دەگیری هەموو کێشانە کە من باسم کە لەوانێ زۆر نمونەی زیاتریش بڵین لەوانە و لە دەرەوە نابێ بیێڵین ئەمانە سەر دەرکەن نابێ بیێڵین بە ئاسانی خۆ بادەن و بڵێن وڵاتەکەمان پێشکەوتەوە ئاوای لە کاتێکا هەرچی منەک بەتێ بەسەرەوە خەڵکیان هێناوە بانگەوازەکە ئەوەیە کە ئەبی ئێمە لەژێر ئەم لەژێر چەتری کارێکە کە دیفاع لە خەڵکەکە خەڵکی کرێ ئەگەر بابەتۆ کۆمونیستیش نیت کە مافی خۆتە ئەگەر سۆشیالیست نیت کە مافی خۆتە بەڵام لەگەڵ ئازادی خەڵکا هەی دڵت ژانەکە کە تا ئێستا زیندانیانی بادینان لەوێن و مانیان لەخوا دەنگرتووی کەسێ وەڵامیان ناداتەوە کەواتە توانی لەگەڵ خەڵ و تێکۆشانەکانی ئێمە حیزب کۆمونیستی کرێکاریابی وە زۆر نمونی تر هەیە هیوادارم کە لە سبەینەیە پێ بەپێی چوونە پێشەوەی کارەکانمان بتوانین ئێمەش هەرچی زۆرتر کورزمانانی دەرەوەی وڵات بەکارەکانمان ئاشنا بکەین و بیانکەین بە بەشێک و شەریک لەو کارانەیە کە بۆ گەیاندنی ئەم دەنگی خەڵکی کرێکار زەحمەت کێشی کوردستان جەمال موحسین جێگیری بەرپرسی ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن ئازیزان وچانێک دەدەین و پاشان بەردەوام دەبین سەبارەت بە بارودۆخی ئێستای کوردستان و ڕێگەچاری حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە ئەمەش دووبارە چاوپێکەوتنێکی ترە هەر لەگەڵ عوسمانی حاجی مارف سکرتیاری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەڵام پێش ئەوە راپۆرتێکی کورت دەبینیت سەبارەت بە دەورەیەک کە مامۆستانی خۆبەخشدا ڕانیە بۆ خوێندکاران ئەنجامیاندا و بینەری ئەم راپۆرتە بن و پاشا چاوپێکەوتنەکەمان بەردەوام دێت مای دو ساڵە بەشداریەکەم زۆر شتێکی زۆرم لێ بینیوە دەستخۆشی لە مامۆستاکانم بۆ پێگەیاندنی خوێندکاران خۆبەخشانێک بە یارمەتی تۆڕی هاوکاری کۆمەڵایەتی بۆ جاری دووهەم خولێکیان لە ڕانیا ئەنجامدا. ئامانجی خولەکە ڕاهێنانی منداڵانە بە جیهانی شارستانی و تەندروست، بەرزکردنەوەی ئاستی زانستی و دوورکەوتنەوە لە ئامێرە زیرەکەکان و بەسەربردننی کاتێک پێکەوە. دەیان مامۆستا خۆبەخشانە و بێبەرامبەر وانەیان گوتەوە و تۆڕی هاوکاری کۆمەڵایەتیش لە دابینکردنی هەندێک پێداویستی خولەکە بەشدار بوو. خولەکە سوودی زۆری بە خوێندکارانی بەشداربوو گەیاند و هەروەها سوودبەخشی دەبێت بۆیان لە وەرزی نوێی خوێندندا. لەم بارەیەوە بەناز مدحەت سەرپەرشتیاری خولەکە دەڵێت لەلایەن کۆمەڵێک مامۆستای خۆبەخش هەڵدەستن بە کردنەوەی خولێک بۆ قوتابیان بۆ بەرزکردنەوەی تواناکانیان و فێرکردنیان لە هاویندا کە بۆ ماوەی 5 ڕۆژ دەخایەنێ 65 مامۆستای خۆبەخش بەشدار بوون نزیکەی 800 قوتابیمان هەبوو بە هەرسێ قوتابخانەکەی حاجیاوە و ڕانیە و 4 قورنا ئامانجی ئەو خولا بۆ ئەوە بوو کە قوتابیان ڕابهێنین لەسەر فێرکردن و نووسین و ئەوشتانەی کە مەسەلەن توانایان نیە یان ئاستیان نزمە هەروها زیاتر مەبەستمان ئەوە بوو کە ئەو خێزانانەی کە کەم دەرامەت و هەژارن کە کەسوکارەکانیان ناتوان بیانێرنە ئەو قوتابخانە ئەهلیانەی کە خولی ئەهلی دەکردێتە بە پارەیەکی زۆر تێچوونەکی زۆر ئێمە وامان کردەوە قوتابیانە وەربگرین تاوەکو بەشدار بن و دانەبڕێن لەو خولانەی کە بەهێزکردنە هەر لەو خولەدا چەندین کاری کە بۆ قوتابیانە کراوە بۆ نمونە یارمەتیدانی دەرامەتیە یاخود سەرتاشینە یا هەموو ئەوشتانە کە بە خێرخوازی بۆیان کراوە هیچ ئەوە چی تێدا نەبووە
سوودێک بۆ سوودێکی دەرامەتی یاخ سوودێکی مادی بۆ ئەو مامۆستایانە نەبوو کە لەوێندەرە بەشدار بوون لە ئایندەشدا هەر بەرنامەمان هەیە کە درێژە بەو خولە بدەین و هەموو ساڵەکان بەردەوام بین بۆ ئەوی هاوکاری ئەو خێزانانە بکەین و ئەو قوتابیانە بکەین. شایانی باسە دایکان و باوکانی منداڵانی بەشداربووی خولەکە بە ئەرێنی و گرنگ خولەکەیان هەڵسەنگاند. ئەم نمونەیە نیشانی دەدات کە وێڕای سەختی و دژواری گوزەرانی ئەمڕۆ ئینسانیەت زیندووە و هاوکاری و پشتیوانی یەکێکە لە پایەکانی. من لەم خولە ئەوەیەکە ئاستی زانستیان بەرزکەینەوە ئامادەیانکەین بۆ قۆناغی کە دەچین بۆ قوتابخانە ئامێری پێویستەوەمان بۆ قوتابیان دابین کردووە وەزایدان تۆڕی کۆمەڵاتی هاوکاری هەستاوە بە دابینکردنی قوتابکە لە سەرتای خولەکە و دابەشکردنی شیرینی بەسەر خوێندکارەدەوە خولێکی سەرچاکردن کە بۆ کوڕەکانی تریبەوە زۆر باشبوو دەستخۆشیان لێ دەکەین. بەڵێ بینەرانی عزیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و جارێکی تر عوسمانی حاجی معرف بانگێش دەکەینەوە بۆ ستودیۆی پێشنگ تیڤ بۆ ئەوەی کە تاوتوێی بارودۆخی ئێستای کوردستان و ڕێگەچاری حیزبیان بکەین. عوسمانی حاجی معرف سپاس کە توانیتان دووبارە هەر ئەم ئێوارەیە لە گەڵمان بمێننەوە و تاوتوێی بابەتێکی تر بکەین. سپاس بۆ ئێوەش. 2 هەفتە بەر لە ئێستا ئێوە لە شاری سلێمانی کۆڕێکتان ئەنجامدا سەبارەت بە دۆخی ئێستا و ڕێگەچارەی حیزبتان. پرسیار زۆر هەڵدەگرێ بەڵام ڕەنگە بە دوو پرسیار کیفایەت بێنم. سەرەتا دۆخی ئێستای کوردستان ئێوە چ جۆرە خوێندنەوەیەکتان بۆی هەیە؟ پێشە مشتێ پێویستاوە بڵێن کە واقعەتی کوردستان لە 30 ساڵ حاکمەتی یەکێتی و پارتی و دوو هێزی میلیشیا یاکو دوو هێزی بزوتنەوەی کوردایەتی کە قۆڕکردنی دەسەڵات تاڵانکردنی سەرۆت و سامان و داگیرکردنی تەواوی پێگە و واقع ئیجتیماعیەکانی کۆمەڵگا یا مەسەڵەن بنەما ئابوووریەکانی یا تەواوی پێکات کۆمەڵگەیە کە چۆتە ژێر دەسەڵاتی دوو ئیدارەی جیاوازەوە دوو هێزی میلیشیاوە و ئەمەش ئاکامی ئەو واقعەتە بوو کە پێویست ناکات دووبارێکینەوە دوای جەنگی دوای حەلبی خەلیج بەرحاڵ دوای داگیرکاری و سیاسەتی ئەمریکا کەمانە پاشکۆی ئەو سیاسەتن مەسەڵەن بڵێن پاشکۆی جەنگێکن پاشکۆی کە دوو هێزن کە دوای جەنگ چوون ئەو بەرهەمەکانی جەنگ کارەسەکانی جەنگیان کۆکرێتەوە بەم شێوەیە دەسەڵات هاتوون لەسەر دەسەڵات. بەرحاڵ لە ماوەی ئەم 30 ساڵەیە بوونە باگرانترین دوو هێزی سیاسی بەسەر ژیان و گوزەرانی خەڵکەوە. ئەمە واقعەتێکە کە ینی دەسەڵاتی ئەم دوو حیزبە سیاسیە لەلایەک لەگەڵ هاوکارەکانیان کە بەناوی ئۆپۆزیسیۆن بە ناوی ئیسلامی بە ناوی گۆڕان بە ناوی نەوەی نوێ چونەتە ناو ئەم پێکاتی و دەخالەتیان کردو جۆرێک تەقوێتی ئەم پێکاتیان کردووە بە هەر معاملە و جۆرێکە کردیان بەرامبەرەکەشیان بارگرانی و ناگوزەرانی و پرسێتی و بێکاری و نائەمنێتی سیاسی و ناجێگیری سیاسی و هەڵاتنی خەڵک بۆ دەروی وڵات وە شەڕی ناوخۆ کوشتارێکی زۆر ینی بە جۆرێک جەماوەرێکی بەرفراوانی خەڵک کە کەوتونەتە مخابلی ئەم هێزە سیاسیانەوە کە کاریگەری ڕاستەوخۆ باشیان هەبووە لەسەر ژیان و گوزرانی ئەو خەڵکە لەسەر نائارامیان لەسەر ناخۆشگوزەرانیان لەسەر بێکاریان لەسەر هەڵاتنیان لەسەر ینی جۆرێک ئایندەی ژیانی خەڵکی کوردستان بە جۆرێکە تا ئێستا دوای 30 ساڵ دەسەڵات ئێمان نامەعلومە بەرەوەیەوە. ئەم دوو حیزبە سیاسیە کە ئەبوتم ئاکام و پاشکۆی سیاسەتی وڵاتانی ئیمپریالین و ئێسش لەسەر ئەو پاشکۆبوونە ئەڕۆن لەسەر ئەو سیاسەتە ناڕۆن کە ناوچەکە بەرەوچۆڕە لە چاوەڕوانیان بەرحاڵ ئەمە واقعەتێکە و ئەم واقع من دوایە مەسەر خاڵێکی تر ئەمەی کە ئەسڵە ینی ئەم درزە گەورەی ئەم
نامەقبولیەتی واقعەتی کە هەیە لە بینی خەڵک و دەسەڵاتی سیاسیەکە یەکێتی و پارتیا واقعەتەکە پێویستی بە ئاڵوگۆڕێکی ڕیشەیی و جددی هەیە یعنی ئێمە بمانەوە نەمانەوێ ئەبینین خواستی ڕئیسی سەرەکی خەڵک کۆتایی هێنانە بەم دەسەڵاتە کۆتایی هێنانە بە دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی ئەمە پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ دەسەڵات بێ نێوێ من خواستی من بمەوێ نەمێ ئەمە واقعەتێکە ئەبێ قبولیکەین خەڵک ئەڵێ ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوە ئەمەی کە من باسی کۆتایی هێنانێم دەسەڵاتەکەم مەسلەیەکی ئیرادە و خواست و حەزێک نییە کە من بمەوێ بەڵکو لە چوارچێوە و یاخود لە دیدگا و منتەڵەقی خواستی خەڵکەوەیە خەڵک ینی جۆرێک تەقبولی ئەم دەسەڵاتە ناکە قبولی ئەم دەسەڵاتە ناکە بەڵام بێ ئیرادەیە مەسلەیەکی ترەبێ ئیرادەی بۆ دروستکەین ئەبێ ڕێگەی بۆ بدۆزینەوە بەڵام مەسلەی ئەساسی کۆتاییێنانە بم دەسەڵاتە پاکردنەوەی ئەم دەسەڵاتەیە بەهێزی خەڵک بەهێزی جەماوەری ئەمە سەرەتایەکە کە لەو کوڕەشانە قسەمەگەڵا کرد ئەمە ئەسڵی مەسلەیە و ئەم جۆری کۆتاییهێنانش ئەبێ دەور و دەخالەتی ڕاستەوخۆی جەماوەری ناڕازی بێ پێکێنانی دەسەڵاتە بێ کە تعبیر بێ لە دابینکردنی دەسەڵاتی خەڵک دەسەڵاتی شوراکان لە خوارەوە بۆ سەرەوە خەڵک لە گەڕەکەکانەوە تاگاتە مرکزیت تاگاتە بڵین محافظەتی ئەنی کولی ئیداری کۆمەلگا بچێتە ژێر دەسەڵاتی خەڵک وە کۆتایی بەم جۆرە لە دەسەڵاتی ئەحزابی ناسیۆنالیست و هەموو ئەو دەسەڵاتە بۆ ژوازیانی کە ئامانجیانە هەدەفیانە سیاسەتیانە بەرنامێنە خەڵک گۆشەگیر دەکەن لە دەسەڵاتی سیاسیە خەڵک وێ ئیراداکەن شکۆی خەڵگەشێنن خەڵگە خەنە لاوە و ئێستا حزبی کۆمسی کرێکاری و خەڵکی ئازادی خوارد بەو معنایی کە ئیرادەی خەڵک گەڕێتەوە دەوری خەڵک گەڕێتەوە ئەبێت لەسەر ئەمە کار بکەین ڕوخانی دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەبێ یەک معنای هەبێ کۆتاییهێنانی دەسەڵاتێک معنەبێ هێنانە مەیدانی خەڵک هێزی جەماوەری خەڵک بۆ پێکەنانی دەسەڵاتی سیاسی ئەمە بەشی یەکەمی بەشی دووهەم ئەوەی کە واقعەتێک کە ئێستا هەیە بەجار لە هەر ناڕەزایەتیەک و دژێکی گەورە لە بینی دەسەڵاتی سیاسی و خەڵکە هەیە ئەم هەلومەرجە سیاسی کە لە بەشی یەکەمی باسەکەمانە قسەمان لەسەر کرد لەسەر ئەو ئاڵوگۆڕی کە وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی زلێزی دنیا تورکیا ئەوانی کە دەخالەتگەرن لە ڕۆژهەڵاتیەوە ئێران تورکیا جۆرێک ئەم واقعی 30 ساڵی کە ناجێگیری سیاسی و نایەمنی بۆ سەرمایه‌گوزاری دروستبووە و ئایندەی ئەم ناوچەیە تا ئێستا نەئەمنێتی تایە نائارامی تایە جێژاوی سیاسی تایە جۆرێک پێویستی بە ئاڵوگۆڕێکە بۆچوونی من وڵاتانی سەرمایه‌داری جیهانی گەشتون بۆی کە بۆ ئەمنێتی سەرمایە ئەم ناوچەیە پێویستی بە ئاڵوگۆڕێکە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕۆژ نەک عێراق و عێراقیش و کوردستانیش ئەچێتەنە ئەو چوارچێوەیەوە ئەمە ئاراستەیەکە ئەمە تەوەجوهێکە کە ئێستا مەطرحە لە واقعەتی سیاسی منطقەکەیە کە وتم وڵاتانی ڕۆژاوا وڵاتانی سەرمایە بەهەج چێشمەکێش جا ئەمە چۆن نەکرێ چۆن سەرەکەوێ کەی ئەکرێ کەی ئاراستەکەکەەوە چۆن مەقبولیەتەکە بەحسێکی ترە ئەم ئاراستەیە موجودێتی هەیە و ئەم واقعی نەگونجانی یەکێتی و پارتی لەگەڵ حکومەتی مرکزی واقعەتی جێژاوێکی سیاسی لە ناو حکومەتی ناوەندیشە و ئەم هێنان و بردن و چێشمەکێشە بەنای حتا ئەوەی کە هەڵبژاردنیان بۆ ناکرێت مثلا هەر ئەمڕۆ بۆ نمونە کوێستانەوەی ڕئیسی پەرلەمان ئەڵێ هەموو کەس دەزانێت کە هیچی دا هەڵبژاردن ناکرێت وکەی ئەکرێ معلوم نییە ینی جۆرە خسوێناتە دەست خەڵکەوە کە وەزێکە ئارام بێتەوە وەزێکە انتخاباتی دیابکرێت ئیمکانی نییە ممکن نییە ئەنێمە واقعەتی ئەو جێژاوە سیاسیەیە کە چاوەڕوان لە چاوەڕوانیان ئەم حزب سیاسیانە ئەم ئاراستە سیاسی کە وڵاتانی ڕۆژئاوا و وڵاتانی دنیایکەن بەرەوچۆڕاوە بەشی ئەمان چۆنە بێ ئایندەی ئەمان چۆنە بێ و ئایندەی هێزە میلیشیاکەیان چۆنە بێت کە بۆیان معلومە لە چاوەڕوانیان ئەم چاوەڕوانیە کوشندەیە خودی ئەم هێزە سیاسیانە کەوتونەتە گیانی یەکتری بە زەحمەت ئیتفاق ناتوان وەکو جاران حکومەتی مثلا ئەوەی کە ئیتفاقی استراتیژیان بوو حکومەتی بنکە فراوانیان بوو چەندەها جار ڕێکەوتنیان کرد و دوای انتخابات ئێستا انتخاباتی بکەن ئەکەونە قەیرانێکی قوڵەوە بۆیە نەیەکی دە انتخاباتەکە نەمعلومی شەکەیکەن ئەمە چوارچێوەی بەرنامە و سیاسەتی سیاسیانە چۆتە لاوە لە هەتا چۆنێتی ئەو ئیتفاقاتانی کە پێشوو کوردیانە ئێستا قەیرانەکەیان خوڵدر بۆتەوە و چۆن بتوانن حکومەت
انتخاباتکەن چۆن توانن لەگەڵ بەغار ڕێبکەون و سیاسەتی بێنە پێشەوە لەگەڵ ئێران بن لەگەڵ تورکیا بن لەگەڵ ئەمریکا بن ێنی ئەو ئاراسەیە کە ئەڕوا هێزە میلیشیاکانان حەلەکەن حەلی ناکەن ئەگەر هێزی میلیشیا حەلکەن بە بۆچوونی من ئەم بێشێتی و پارتی و تەواوی ئەو هێزە ئیسلامی نەتەوە پەرسیانە بەبێ هێزی میلیشیان ناتوانن ئیداری کۆمەڵ بکەن ناتوانن تەواجودیان هەبێت ناتوانن مەوجودیان هەبێت ینی کۆتاییان پێ ئەمە تەناقوزێکە تووشی بوون ئەو تەناقوزی کە لە دەورەی پێشوا باسم کرد بۆ هێزە میلیشیاکانی عێراق بە کولێتی ئەو هێزی شیعە و هێزی سونە و تەواوی هێزە قەومی عارەبەکان بە هەمان دەرەجەش بۆی چێتی پارتیش مەطرحە ئەوەی کە ئایدیان لە بەغاوت ڕەب بەقاو ئەبێت ناکبێت چۆنە بێ بەرحاڵ یەک پارچەی عێراق پارەجن ئەمان ئەخەنە لاوە هەمووی ئەمانە ئالۆز بۆتەوە وەسێکی ئالۆز و نادیار بۆ ئایندی ئەم هێزە سیاسیانە معلومە وەخسوێتی ئەم بێژاوە و گرنگ ئەوەیە خەڵکی کوردستان ئەوەی کە ئەمان لە چاوەڕوانیان خەڵکی کوردستان لە چاوەڕوانیانە بن ئەو ناڕەزایەتی کە هیانە ئەو خواستی کە هیانە ئەو ئاراسی کەیانە ئەیانێ ئەم دەسەڵاتە کۆتایی بوێ بەڕێ من کار لەسەر ئەوە بکە خەڵکی کوردستان و حزبی ئێمە و خەڵکی ئازادی خواست و خەڵکی ڕابەرانی ئاعتراض ناڕزایەتەکانی خەڵک جۆرێک کار لەسەر بکەین کە ئەم و کۆتایی هێنانی دەسەڵاتە بە ئیرادەی خەڵک بە دەوری خەڵک بە هێزی ڕێکخراوی خەڵک بە هێزی ناڕزایەتی جەماوەری بە خۆشان بە شۆڕش جۆرێک کۆتایی بە دەسەڵاتە بێ نەک ئەوەی لە چوارچەوەی ئاڵوگۆڕەکە کە معلوم نییە چ کارەسات و چی سیناری و مەسائلیشکە بە دوای خۆیان هێنێ کەمە واقعەتی ئەم وێنی واقعەتێک کە بەجالۆی ئاراستێگەی بەڵام جەنجاڵیشی دروست کردووە وەزێکی نالەباری دروست کردووە احتیمالی کارەساتی کێ هەتا مەسەوەی کە ئەو شەڕێکە بینیمان لە بینی جەماعەتی سەدر و هادی عامری ئەوانە ڕوویە کە ممکنە سیناریوتر لەم بابەتە کە ئەبێتە ئەو پەڕی نائەمنیەت ئەو پەڕی نەگونجانی وەزێکی نالەبار بۆ دانیشتوانی عێراق و کوردستان ئەم واقعەتەیە کۆتایی هێنانی ئێمە بە بڕێی من لە دەستی ناڕزایەتی خەڵکاوێت لە دەستی ڕێکخراوبوونی خەڵکاوێت لە دەستی دەخالەتی خەڵکاوێت و دەورش گەڕانەوەی ئیرادەی خەڵک بۆ پێکهێنانی دەسەڵاتی سیاسی کە دەخالەتی ڕاستەوخۆی خەڵکی دیاوێت پێشەوەی کە من دو پرسیاری خۆم بکەم ئەمە پرسیاری بینەرێک ڕاستی ئێوە بکەم کە داوای بۆچوونی ئەوەی کردووە بۆچوونەکێ دەڵێت ناسەقامگیری عێراق لە بەرژەوەندی کوردستانە بۆچوونی ئێوە لەم بارەوە چییە؟ چۆن ناسەقامگیری مەسەڵەن بۆ نمونە هیچ ناسەقامگیریەک لە هەر شوێنەکە ناسەقامگیر بێت تەسیر لەسەر دنیا ئەوێت هەر بۆ نمونە باشترین نمونە ئەو ناسەقامگیری ئەو شەڕی لە رووسیا و ئۆکرانیا هەیە تەواوی بدینێ شێوانە هیچ لایەنێک ناتوانێت سواتێک بکە بەجیا لەوەی کارەسات و وێرانکاریە بۆ خودی ئۆکرانیا و بۆ بەسەند سێریکە کارکردیشی لە ئەوروپادانەوە چکاگەجی لەسەر ئەفریقادانەوە حتا کاریگەری لەسەر هەلومەرجێکی سیاسی کە ئێستا لە کوردستان و عێراقایە داناوە ئەمە واقعەتێکە مەسەڵەن ناسەقامگیری لە عێراقا ئەو تا ئەم حیزبە کوردانە چاوەڕێیەکەم بەرجوە چاوەڕوانی کوشندەیە دێنی ئەوەی کە لەبەرێکە دوو هێزی مستەقلین بتوانن یا بزوتنەوەی کوردایەتی بە معنایەوەی کە دەوڵەت دامەزێنێ ئەوەی کە کۆتایی بە فەساد و تاڵانچێتی بێنێ بە گەندەڵی بێنێ ئەنی پێکهاتیان پێکاتی ئەم هێزە سیاسیانە ئەمە واقعەتەکەیت یعنی ناسەقامگیری بۆی کە ئەم دوو هێزە سیاسی ئیسفادە بکەن ئەو بەحسێکی ترەکە پێمە ئەوەش ناتوان ئەو بکەن احتیمالی هەتا احتیمالی ئەم ناسەقامگیری خۆ ناتوانێت بەردەوام بێت لە شوێنێکا بێ بە ئاکامێ بگە بەڵام مەسەڵەن دیمان ناسەقامگیری ڕوویا بە هێنانی داعش بەڵام دوای نەمانی داعش هێز لە بەغاوە گەڕایەوە ئەسن ناسەقامگیریش بوو بەڵام توانیان ناوسەرجێنا کۆکان لە زێر دەسەڵاتی یەکێتی پارتی بێنە دەرەوە بەرحاڵ هەموو ناجێگیریەک و هەموو جەنگێک هەموو سیناریۆیەک کە بارگژی زیاتر دروستەکە بۆ تەواوی ناوچەکە خراپە ڕێ من ئەو باگژێ ڕۆژڵاتی ناوڕات ئیسفادەی لێکە هیچ هێزێکی سیاسی نەمەسەن ئەحزابی کوردی خۆش ئیسفادەکەن وەلامان کاتا کە کاریسات ئەخلقێنێ بۆ ژیانی گوزارانی خەڵک هەر ئەوەی کە ئەو شەڕی لە بەغار ڕوویا لە بینی سەدر و هادی عامریا خەڵکی کەرکووک کەوتنە ئەوەی کە چۆن ئەگەر نەک شەڕەکان بۆ نەخەڵبێ هەڵ بێن ڕابکەن بەجێ بێڵن ئەمە مەسەلەن سادەترین واقعەتە و ئەمە حتا جۆرێک
نیگەرانی و دڵڕاوچی لەناو خەڵکی کوردستان شا دروست کرد لە هەر شوێنێکا کە شەڕبێ احتیمال ئەمە درێژە کێشێ نامەعلومە بەرەوەکیوەڕە ناتوانێت تۆنات مثلا تەواوی ئەم سەردەما ئەحزابی کوردایەتی بەجیالەوەی کە خۆیان پشتیوانیان لە ئەمریکا کردو و سیاسەتێک کە ئەمریکا کردوێتی هاتو عێراقی داگی کردو ئەمان نۆفلای زۆنیان بە ئیسفادە لێ کردووە بەڵام پاژۆ هەمی کاریسە و دامایی و نەکبەتی بۆ خەڵکی کوردستان هەروەک کە خەڵک بەبووچوری من بەسەر بۆ مەگەر ئەو ناجێگیریە لە مرکزە بەردەوام بێ چارەنووسی کوردستان معلوم نابێت بەتابەتی ئەوان بودجێ ئەتمادیان لەسەر بەغایە ئیمکانات ئەتمادیان لەسەر بەغایە ئیداری کۆمەلگە ئەتمادیان لەسەر بەغایە ئەنی ئەگەر دابڕێن لەمە معلوم نییە ئەمریکا چ تەوجه ئەمریکا رووسیا ئەو سرعات ئێران تورکیا کە لە منطقەکەیە هەیە دەخالەتی مباشریان لە کوردستانە هەیە و هەتا ئەم دوو هێزە سیاسیە یەکێتی پارتیان خسۆتە ژێر کۆنتڕۆڵی خۆیانەوە وەزەکە بەرەوکیۆڕا وەزەکە فراوانترە لەوەی کە ئێمە بیرکەینەوە ئەگەر بەغا ناجێگیر بێ کوردستانی سواداکە یعنی ئەوە محدود بینیە کە وەکەوەی کە تۆ دوو کە شەڕەکە بڵێ بە قازانجی ئێمە بەڵام واقعەکە زۆر لەو شەڕی ئەو دوو هێزە گەورەترە وەکوتم دەخالەتی ئەمریکا دەوری رووسیا حەدمی رووسیا و ئۆکرانیا دەوری ئێرانە دەوری تورکیا واقعەتێک لە ئارایە کە ئەم هێزە هێزە ئەحزابەکە هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیز پاشکۆی ئەو سیاسەتانە چاوەڕوانی ئەوەکەن خێر و بەرەکەتێکیان بەرکەوێت خێربەرجیان بکەوێت یاخو ئەکەونە حاڵاتێکەوە کە حتا ڕیسوابوون قوبوڵەکەن هەموو شتێک قوبوڵەکەن بەس فەقەدەوەی دەسەڵاتەکان مێنێ و ڕێگەیە کە ئاسوودەیی و ئارامی و ژیان بۆ خەڵک بەڕێتەوە ئیرادەی خەڵکە دەوری خەڵکە هەڵسانی خەڵکە خڕۆشانی خەڵکە ڕاپەڕینی خەڵکە شۆڕشە بۆ ئاڵوگۆرە ڕیشەیی ئەگەر ئەمانەت ڕێگەی ڕزگاری خەڵک فقط ئەوەیە فقط خۆشان و ڕاپەڕین شۆڕشی خۆیەتی هیچ شتێکی کە هیچ تاکتیکێکی تر هیچ تاکتیک و سیاسەتی لایەنێکی کە بە خەڵکی کوردستان نایە ممکنە هێزە لە شوێنەکە ئیسفادە بکات ئەوە ئیسفادەی هێزێکە ئەوەی مەسەرەن پارتی لە سوێژی ئابا حکوومەتی عێراقیێنا بۆ هێزی کە ئێستا کەڵەگایەکە بەسەر خەڵکە یەکێتی ئێرانی هێنا ئێستا ناوچەی سەوزش دەستی خۆیاتی المهم مەسەرەکە فقط ئەگەر باز لە ئایندەی خەڵکی ناڕازیە ئایندەی کرێکار و زەحمەتکێشە ئایندەی خەڵکی جەماوەری کوردستانە کە ناڕازین بەم دەسەڵاتە و هەموو بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان مشترەکن لەوەی کەم دەسەڵاتە بڕە ڕێگەکەی هەڵسانی خەڵکە دابینکردنی دەسەڵاتی خەڵکە حکومڕانی خەڵکە ئەگەر ئەمە دابین نەکەین ئەم فەزا سیاسی و هەردوو مەجە سیاسی کە چەند ساڵە نالەبارە بە ئەشکال و شێوازی کە دووبارە بێتەوە ئەگەرچی لە بەشە قسەکانی سەرەتاتاندا چوونە سەر ڕێگە چارەی کۆرسی کرێکاری کوردستان بەڵام پێم خۆشە ڕاستتر لەسەرەمە بپرسم کاتێک ئەحزابەکانی تر باز لە ڕێگە چارەی خۆیان دەکەن لایەنێک باز لەوە دەکا کە هەڵبژاردن لە کاری خۆی تا بکرێت هەندێک لە لایەنی دەسەڵات باز لەوە دەکەن کە ماوەی پەرلەمان درێژ بکرێتەوە باس لەوە دەکرێت کە حیزبەکان لەگەڵ یەکدا ئەگەر ڕێک بن لەم دۆخە دەرباز دەبین و زۆر ڕێگە چارەی تر مەطرح دەکەن لای ئێوە ئەم ڕێگە چارانە چەندێک جێی ئیعتیبارەوە ڕێگە چارەی حیزب کۆرسی کرێکاری کوردستان چییە بۆ دەربازبوون لەم دۆخە ئەزای چۆن هەموو ئەو ڕێگە چارانی کە باسیەکەن هەتاوەی کە مەسەن بۆ نمونە سلێمانی جاوێتەوە مثلا بۆ ئەنوا شێوەی کە بەسەر جەمعەکەیە کە سلێمانی جاکاتەوە لە دەسەڵاتی پارتی خۆیان لەگەڵ بەغاڕێکەون یا مەسەن جەمعەگەڵێکە یەک ریزی کورد جەمعەگەڵێ مەسەوە تۆڵی هەڵبژاردن بکرێتەوە هەموو ئەمانە تەجروبە کراون هەموو ئەمانە 30 ساڵ ئەمانە حاکمێتیانەیە هیچ تەرحێکی سیاسی ئەمان تازە جێکەوتە نییە و هەموو تەرحێکی سیاسی ئەمان لە بەرژەوەندی خۆیان تەرحەکەن لە چێشمەکێشی نێوان خۆیان تەرحەکەن لە مامەڵەی بینی خۆیانە ئەمە تەرحەکەن ئەمە مزایدەی سیاسیە یەکێتی شتێکەڵێ لە بەرامبەر پارتیا بەڵکو پارتی تەنازولیکی بۆکە پارتی نەخشەیە گەباتە پێشەوە هێزی خۆی بەخۆترکە هەتا ئۆپۆزیۆنەکان هەمویان ڕێگە حەلێک بازەکەن شتێ بازەکەن بەڵکو جێگە و ڕێگەی بۆ موقعیتی خۆیان پێبێ هەموو ئەمانە کە چەند نەبێت چەند نابێت کە هیچ شی نەبوو و ئەزمون کراوە و زیاتر کۆڵەواری و نالەباری و کارەساتی بۆ خەڵق خۆخانوە ئەو ڕێگەی چارەنێک کە ڕێگەی ڕزگاری خۆشگوزەرانی خەڵک ئاسوودەی خەڵک ئارامی بۆ خەڵک جێگیری سیاسی دەدابیگە هی ئەو ڕێگە ئەو ڕێگەچارانە هیچی ئەوە نییە
هەمووی ئەمە چێشمەکێشی نێوان ئەوێ سیاسیانەیە هەر لایەک بە قازانجی خۆی تەرحێگەێنێ و کامێچێتە پێشەوە ئەومە مەسەڵەن ئەگەر بۆ نمونە پارتی لە شوێنێکان باسی سەر بە خۆی کوردستان ڕفراندۆمی کرد یەکێتی لەگەڵ عێراق و ئێران ڕێکەوت کە بوو هێزی بوو لەشکری کێشەی کە بەر بەو سەر بە خۆی کوردستانە بگرێت بەرحاڵ وەزعەکەیان ئاڵۆستر کرد لە بریەوەی کە ڕێگەیکی ڕزگاری بۆ خەڵکی کوردستان جیابوونەوەی کوردستان مەسەلێکی مەطرح و ضروریە خەڵک جیابێتەوە لە پێکهاتی دەسەڵاتێت لە بەغاکە شیعە سونە ئیسلامیە تائیفی هەموو تێکەڵاوێکی تیا و چارەنووسێکی نامەعلومی هەیە باکسەوە جارێککە ئەوان بۆ باسی یەکپارچەی عێراق و گەڕان و خۆ ڕێگە چارێ بوو باسییان کرد دوای ئەوەی کە سەر بەخۆیەکان فەرشەری کرد نیانێژ بیکەن بە هێزی دەوڵەتی بە دەوری یەکێتی بە دەوری بەعزی ئەحزابی ناسوە کە نیانێژ و کارە بکرێ گەڕانەوە بۆ بەغا ئەمە نەتیجەکەی کە تا ئێستا بەسەر جۆری موچە معلومە چیە بوجەکان معلومە چیە ئیتفاقاتی بازرگانی نوتیان معلومە چیە وە هەتا ئیتفاقاتی سیاسی و سنوورەکان و داخستنی سنوورەکان کردنەوەی سنوورەکان وەحاصل وەسعێکی ناجێگیری هەیە کە پێکهاتی ئەمێزە سیاسیانە لە عێراق و لە کوردستانە ئەو ئاڵۆزی و بارگژێ کە لە ئیتفاقاتی هەموو ئەمانە هیچ ڕێگە چارێک نێ بۆ ئاسوودەبوونی خەڵک بۆ ئارامبوونی خەڵک بۆ ئەمنیەت بۆ خەڵک بەمعنە کۆتایی هێنان ئەمان ڕێگەی ئەوەی کە ئێمە مەترحەکەین ئەو خواستەی خەڵکە ئەو داواکاری خەڵکە کە ئەم دەسەڵاتە کۆتایی بێ بەڵام ڕێگەی کۆتایی هێنانی ئەم دەسەڵاتە هەڵسانی جەماوەریە ڕێخستنی جەماوەریە تەنزیماتی جەماوەریە تەنزیمێک کە بتوانێت هەموو ناڕزایەتەکان لە یەکەیە کۆ بکاتەوە و بێ بەهێزێک کە ئاراستەیەکی سەراسەری بۆ تەواوی کوردستان بکە کە چۆن هەنگاو بە هەنگاو ئەم هێزە میلیشیانە کۆتایی پێبێنێ بەسە بۆ نمونەوەی کە هاوڕە جەمالیش باسی کرد لە بینەکەیە بۆ نمونە سەیسایەق کە خەڵک هێزەکانی کردە دەرەوە ئەبوایە هێزێکی جەماوەری ئیداری سەیساقی کردایە دوای ئەوە هەڵەبجە دوای ئەوە شوێنی کە وردۆ هاتای بۆ سوێنی ناڕزایەتی نابێت لەوەی کە لە شوێنێکە خانە و لانەی ئەحزابی ناسیۆنالیستی چۆڵەکە ڕایانەنێ ئەم شەبی سووتێنێ بۆ ئەبێ خەڵک بە معنایە ناڕزایەتی بکات کە خۆی ئیداری کۆمەڵگەکە چارەنووسی کۆمەڵگە بکێتەژە دەستی خەڵکە و ئەو هێزە سیاسیانەی کە ڕاستەوخۆ نوێنەراتی خەڵکەکەن و خەڵک خۆی هەر وەختێ بێ هەڵبژێری هەڵتێ بێ لە ئاڵگۆڕان پێکە یعنی کۆتایی بە دەسەڵاتی بەدەست بۆ دەسەڵاتە سیاسیانە بێنێ کە ئیرادە و شکۆ و دەوری خەڵک فەناکەن دەوری خەڵک ئەخەنە لاوە و ئەمە ینی پێکێنانی دەسەڵاتی خەڵک مهمترین ستاژێت و سیاسەتێکە وەکە حزبی کۆمسی کرێکاری پێشڕەوەیەکە لەو میدانە تا تەرحەکانمان قسەکانمان کارکردنان بۆ ئەو ڕێخستنەیە جارێککە تەکی دەکەمەوە هیچ هەموو سیاسەتێک کە لەسەر چاوەڕوانی وەستاوە لەسەر ئیتفاقی و سیاسیانە وەستاوە عاقبەتەکەی کاریسی کاهێنێ بدوێ خۆ عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین کە ئەمڕۆ توانیمان دوو چاوپێکەوتنی گرنگ لەگەڵ ئەنجام بدەین سپاس بۆ ئێوە هیوادارم چاوپێکەکەمان ئیشادەیەکی هەبێت ئازیزان خۆشەویستان سپاس بۆ بەشداری چالاکانی بەداخۆ نەمانتوانی هەموو ئەو سەرنج و تێبینیانی کە هاتبوو داوتێ بکەین هەوڵەدەین لا دەرفەتی تردا ئەگەر پرسیار مابوو ئاراستەی میوانانی بکەینیان لە بەرنامەی تردا داوتویان بکەین هیوادارین بەردەوام ئەوها ئاکتیو بن لە گەڵماندا و لای خۆشتانەوە بەرنامەکان بگەێنن با دۆستان و ئاشنادا لێرەدا دەینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێک خۆش بۆ هەموو لایەک شاد و سەرکەوتوو بن.